بناوی خدای بەخشندەی میهرەبان بینەرانی بەڕێز و خۆشەویست سەلام و ڕەحمەتی خوای گەورەتان لێبێ و ئەم کاتتان باش. ئەمڕۆژ خوای پەروەردگار تەمەنی پێداین بێنەوە خزمەت ئێوەی بەڕێز و خۆشەویست. بەڕێزانم باس و بابەتی ئەم جارەمان تایبەتە بەوەی کە ئاخۆ بۆ یاخود با بڵێن بۆچی هەرێمی کوردستان لە بەرامبەر حکوومەتی عراقی لاواز دەردەکەوێت. بۆچی ئێمە ئەگەر بگەڕێنەوە بۆ ڕابردوو سەیرێکی ڕابردوو بکەین دەبینین تۆ لەنەوە یەک گەڕێت تاوەکو 2003 ئەو مەسافەیە کە ڕژێمەکەی سەدام مابوو و هەرێمی کوردستانیش هەبوو، بەڵام ئابڵوقەدرا بووین، لە بارودۆخێکی ناخۆشدا بووین. لە 2003 لە شەڕی کەندا و دوای ڕوخانی ڕژێمەکەی سەدام و هاتنەوەی ئۆپۆزیسیۆنی عراقی و دەست بە سەراگرتنی دەسەڵات، هەرێمی کوردستان بەڕاستی ڕۆڵێکی سەیری بینی لە دروستکردنەوەی عراق. ئەوسا هەموو شتێک لە هەرێمی کوردستانەوە بوو، کۆبنەوەکان، ڕاوێژکاریەکان، هەرچی هەبوو لە هەرێمی کوردستانەوە بەڕاستی بۆ عراق دەڕۆیشت لە هەموو بابەتێک. یعنی دەکرێت بڵێن هەرێمی کوردستان وەکو داینامۆیەک بوو بۆ دروستبوونەوەی ئەو عراقی کە ئێستاە، کە ئێستا ئەم هەرێمی کوردستانە لە بەرامبەر ئەم عێراقە زۆر لاوازە. بۆ وای لێ هات لە کاتێکە کە هەرێمی کوردستان دوای 2003 عێراقی دروست کردەوە، ئەو عێراقەی دوای ڕوخانی ڕژێمەکەی سەدام ڕۆڵێکی کاریگەری هەبوو هەرێمی کوردستان لە دروستکردنەوەی عێراق. بەڵام دەبینین ئێستا بەڕاستی هەرێمی کوردستان زۆر لاوازدەر دەکەوێت بەرامبەر بە حکوومەتی عراقی. دەستورێک کە لە 2005 زیاد لە 180 خەڵکی عراق دەنجی بۆدا، ئێستا دەڵێن ئەم دەستورە پێشێل دەکرێت و مافی کورد پێشێل دەکرێت. کاروان لە هۆڵەندا سڵاوی خوارد لێبێ. سڵاوی خوا لێبێ مامۆستاجان. سەلامەت بێ قوربان، زۆر سوپاس. بۆ پایان، بۆ جەناب، بۆ کارمەندەکانی تەلەڤیزیۆنی پەیام یەک بەیەکیان بەڕێزی ئەو پەیوەندیانە بۆ خەڵک وەرەگرێ. بەڵێ گیان، ئێوارە و باش. بەڵێ گیان. مامۆستاجان لەسەر تەوەرەکە بەڵێ ئێمە بۆ لاوازەرەکەین لەبەردەم بەغدایە. بەڵێ وەڵۆ ئێمە تا ئێساش وەکو دامپێنرا و حکوومەتێکی بابڵین کورد سەربەخۆیی ڕانەگەێنراوە. ئەمە ئەگەر بۆ مێژوات چینەوە مامۆستاجان بۆ 300 ساڵی ڕابردووە، ئەم دەسەڵاتی هەرێمی کوردستان کارێکی وایان نەکردووە کە میلەتەکە هەتا بڕی هۆشیارە، هەتا بڕی بە ئاگایە، بەس سەرکردەکانمان لەبەر تەماع و پارە و سامان و مۆک و هەمویان لە پێناو ئەو مۆک و سامانەیە کارێکی وایان کرد کە کورد بەلاوازی لە بەغدایە دەرکەوێت. گاتم لێ مامۆستا هەندێک کە زۆری عەرەبی شۆڤێنی و نازانسی عەرەب خۆ 300 ساڵە حکمی کوردستان ناکە. دوو دەسەڵاتمان هەیە، پارتیەکێتیە کوردن لە خۆمانن 300 ساڵە حکمی کوردستانەکەن، هەچی ئەرزە، هەچی زەویە، هەچی مڵکە، هەچی شوێنی باشە بۆ خۆیان داگیریان کردووە، فرۆشتیانە بە عەرەبی چاوڕەشی چاوان لە هەولێر و لە سلەیمانی و لە شارەکانی کە ئێستا عەرەب نیشتەجەن خەڵکی کوردی داماوی هەولێر و سلەیمانی ئێستا کرێچین. ئەمە چێ کردوێتی؟ عەرەب کردوێتی؟ عەرەبی شۆڤێنی ئاوای لێمە کردو مامۆستانوەر. ئەجا دوو نەتەوەمان هەیە لە دنیا مامۆستانوەر. نەتەوەیەکمانە فەڵەستینە کە مقاومەیەکی دوورێژی هەیە لە مێژووە کە تەریخێکی جوانی بۆ خۆی داناوە، هەر بە گەلەکەیەوە هەر بە شعبەکەیەوە کە سەری دانانوانەوە بۆ سایۆنی ئیسرائیل. ئەمە یەکێکە لەو نمونانەی کە مێژوو تۆماری کردووە تا ئێستاش بە بەردەوامی ماوەتەوە، خۆڕاگری ماوەتەوە، هیچ خۆی بەلاوازی پیشان ناوە. هیچی کەش شعبی گەلی ڤێتنامە کە 23 ساڵ گەلی ڤێتنام بەرامبەر ئەمریکا ڕاوەتە تا ئەمریکا ڕاونا. مامۆستاجان من نەمدیوە، مامۆستا عەلی باپی بەڕێستایەتە نەمدیوە لە بەغا باوەشکا بەیەشێکدا لە سەرگردەکانی کۆیسا حکمی بەغاکەن. من نەمدیوە، نازانم نە لە پلیمە دیمە لە ڕەسمە. ئەم سەرکردانی پارتیەکێتیەکەن باوەشیان پیاکەن لەبەر خاتی چی؟ لەبەر خاتی سەرۆک کۆمار. من قسانە بۆ خۆیەکەم، خۆ شایە دەکەم، قسانە ڕاستە و حەقە و لە جێگای خۆیەتی بەڵگەشم بەسەرێتی لەسەر سەرۆک کۆمار
کە پۆستی باشی و کە پارێزێکە لەسەر سۆرەوەزیرانی خارجی لەسەر سۆرەوەزیرانی داخلی لەسەر ئەرکانی جەیش ئەمانەت باوەڕەکان بە بەغایە ئەمە میلەتی زعیف کردو ئەمە کوردی زعیف کردو مامۆستا ئەنوەر جان عرب بڵێتی مامۆستا ئەنوەر هەر ئەمڕۆ معاش 3 مانگم ئەوە بۆ 3 مانگە کە معاشی تەقاوتیە دراوی هینی سەربازی تەقاوتی خانەشی سەربازی حکومەتی بەغاڕێ کاکە گیان حکومەتی هەرێم ناوەکانم بە جوانی بۆ بنێرە بە ڕێک و پێشی کە داعوبی تیانە بێت تەزویری تیانە بێ بابن معاشەکان بۆ بدەرم یا حکومەتی هەرێم نایکە یەکتر مامۆستانەوە زەلام هەیە تەلەفۆنەکە عەرەبی شۆزێنی و نازانم چی خۆڵەکە چای خەڵکۆ کاکە عەرەب 300 ساڵ خۆ هەڵمی کوردستان ناکە خۆ عەرەب دەستی وەسەر قوت و ژیانی خەڵکی بەڵکە عەرەب بێستا لە فەزا ئەوێ لیستەکە ئەوێ خاڵتای معاشی تەقاوتی و فەرمانبەرە خاڵتای خۆ بکاتەوە ئەم دەسەڵاتی هەرێمی کوردستانەیە کە لە خوێن و گۆچی خۆمانە دژی میلەتەکە خۆیانن ئەمە میلەتی زعیف کردن مامۆستانوەر ئەگرا شعبێک لە فەڵەستین تا ئێستا لەژێر دار و بەرد و قیامەتە خۆی ڕاگرتۆ خۆی نەفرۆشتۆ بۆ پارە بۆ بەراوازی لە جیهانە پیشان ناگرێت گەری ئێمەش بە ئەمە کە بەڵام چییە سەرکردەکانمان ئاوایان کردو لە پێناو پۆست و پارەیە ئاوا خۆیان پۆست لەبەرەوە داوا لەو کەسانەکەم بە عەرەبی شوێنیان نێنە خوارەوە کاک ئێمە عەرەبی شوێنی هەڵمەی نەکردوین 33 ساڵای مەکڕ حکومانەکە 33 ساڵە خوێنیان میلەتە ئامرۆن 33 ساڵە خەڵک وای بۆ لێهاتووە بە پیر و گەنج و پیا و ناوەڕێک بۆ قەتریا و خەریکە خۆمە کوژم ئەمە عەرەبی شوێنی وای لێمە کردەوە مامۆستانوەر سڵاو ڕێزمەیە دەستخۆشی بەڕامەکەی زۆر سپاس جانەکەم زۆر سپاس لە حەقەتە بابەتی مەسەلەی لاوازی ئێستای هەرێمی کوردستان بەرامبەر بە عێراق ئەمە دەگەڕێتەوە بۆ ئەوەی کە خەڵکانێک بۆ چوونی جیان هەیە لەسەر ئەو بابەتە هەروەکۆ بەڕێزەش ئاماژەی پێ کرد کە لە ناکۆچی خۆمان و ناعەدالەتی خۆمان و گەندەڵی کە لەناو ئەم هەرێمە هەیە هۆکارێکی سەرێکی بۆ ئەوەی کە ئێستا ئێمە بەرامبەر بە بەغدا لاوازین یعنی ئێمە خۆمان خاچی خۆمان تەسلیمی ئەوان کرد ئێمە ینی بە خۆمان وەمان کرد کە ئەوان حکوومەتی ئێستای عێراق بەسەر ئێمەدا زاڵ بێ اتفاقیاتی لابەلا لەگەڵ ئێران و لەگەڵ تورکیا لەولاو وەروەها مەسەلەی اتفاقات لەسەر نەوت و ئەم بابەتانە وای کردووە کە ئێمە لەگەڵ بەغدایە لاواز بین ئەوە قسەی خەڵکێکە بە حەقەت ینی کاک مححمود لە پیرەمەگرون بەڵێ بە قوربان بەڵێ گیان السلام عليكم. وعليكم السلام ورحمة الله وبركاته. شوني كاغنا جنباكسي. سپاس بقربان تو شوني حوال باشا. خوشي برنامج ليكم. رز وحرمت من بو بير مقرون وهم. الله ورز من هيو كنالي بيامي خوشي. سپاس بقربان. سپاس بو ايوه. شهر منداني. سپاس بجاتي اوانش. بيام. سپاس جاتي. راسي كنالي شي سرتوتو ان شاء الله. سرتوتو تربي ومولاي موفقك ان شاء الله. بله. باي تشاكري بو اخوازي ان شاء الله. ان شاء الله. ماما صايب الرياض والله من قناعة مايا يعني هر كسيك بيه بس كبكلك بيه كسيك عدالة بيه الكرد بيه عرب بيه بوتي كاك محمود بوتي اما كاك بلجان بوتي اما استا برامبر ببغداد زور لاوازين يعني سبب سيا والله لاوازي سيتو بتيونتي صرب عراقي انا بله اما تعظي انجليزي بله سبب سركتكان سبب هو سرکردەکان من بۆ پارە و بۆ پۆست و بۆ پلە و بۆ هەموو شتێک بەرامبەر بەغا لاوازن ئەگەر فەڵەستینە بینیم بە دەردی و پیاوانەوە لە چەنەوە یعنی لە تەمەنی منەوە چی لە تەمەنی باوکی لە خوار پەنجاکانەوە لە 48ەوە لە 46ەوە نازانم بەڵێ لە تەمەنی باوکمەوەیە تقریبا لە تەمەنی باوکمەوە تا ئێستا خۆی ڕاگرتۆ باوکمەوە ساڵانەیە هەر بازیشی نەماوە ئەی باشە قەیناک ئەمانە يعني بۆ ناتوانن ئەوە جێشیانە بەردەسا ئەوە نەوتیانە بەردەسا ئەوە نەفشەڕ نە ئازاوێ نەیچە يعني بۆ ناتوانن سیاسەت بکەن بۆ ناتوانن میلەتەکەیان بەخێو بکەن يعني میلەت بە دزی و بە چاوسوودکردنەوە و بە خۆڵ بڕین و بە شاخ بڕین و بەم شتانە میلەت بەڕێواتی والله بێزم نایە بە قورئان باتیێنێ شتم کاگەنۆر والله ئاسنی سارکوتینە بەس ناچاری لەگەڵم واقعەیە بڕۆین بەس بەخوا هیچ ئیسادەیەکی نییە بەرامبەر ئەمانە قسە بکەین دەستەکانت خۆش یعنی بەداخەوە یعنی بەداخەوە سیاسەکانی کورد نەیانزانی سیاسەت بکەین نا ئێمە بە حیاتی لاواز نابووین بەرامبەر بەغا دەستەکانت خۆش کاک محمود جان زۆر سپاس بە قوربان دێمە هەولێر کاک ئەحمەد سڵاوی خوارد لێبێم کاتت باش کاک ئەحمەد سڵاوی خوارد لێبێ
بەڕێز خوا دەوێت. سەلام عەلەیکوم. وعلیکم السلام ورحمة الله. بەڵێ بە قوربان. بەڕێز هەڵوێستی لاوازبوونی حکوومەتی هەرێم بەلام بەغدا کێشەکە ئەوەیە یەک ئەوانە سەرۆک کۆماریان وەردەگرتووەتەوە وەڵاو دەسەڵات پشێنە سەرۆک کۆمار کارتۆنێکە لە بەغدا داڕێتە وەزیری دەرەوەیان هەیە گوێ لێمە بەڵێ بەڵێ وەزیری دەرەوەیان هەیە چەندە پەرلەمانیان هەیە ئێستانێکە گەر بێت و لە کەرکووک محافزی کەرکووکیش وەرگرن هەر لاوازە لە بەغدا هیچیان بەدەست نایە لە کەرکووکی سبب بۆ هەر لاواز دەبن لاواز خۆیان سوک کردووە کاکە لەبەر ئەوەی خۆیان سوک کردووە خۆیان بێڕێز کردووە خۆیان هیچ هەڵوێستە سوک کردەوەیان نەکرد کە بەرامبەری ئەو میلەتە هەموو ڕۆژ بڕۆن بۆ بەغدا هەموو ڕۆژ بەغدا سولحکەن لە بەغدا ئیشە بەغدا ئیشەکەیان بۆ هەڵکاتن عیب ناکەن شەرم ناکەن مشکلەکیان دەبی غار دەدەن بۆ بەغدا دەشیوت کە بەغدا مفلسە حکومەت هیچی نەماوە ئێستانەکەی بۆ پارە هاواری بەغدا دەکەن هاواری بەغدا دەکەن ئەوانە کارتۆنیەکن بلا وەکو حەفتا چواری لەسەر حەفتا چوار حکومە زیاتێک وەردەن ئەگەر بە حکومە زیاتەکە ڕازی بوو نەبوو دەبێت چەکدا بێن چوار کەس لە کوردستان حکوم دەکات دوو لەو بەری دێگەرە دووژی لە هەولێر یعنی معقولە خەڵکیان کوش بێ ئاوی بێ ئەوەی هەر ئاو نییە لەو شارە ئەو پایتەختەکە دەڵێن پایتەختە دەیودەکەنە دوو بە ئاو نیە ئەو شارە ئەم مردنشی ئاو بکەم لە هەولێر دەستەکان خۆش کاک ئەحمەد زۆر سپاس بە قوربان زۆر سپاس کاک پۆڵە سڵاوی خوا دەوێم کاتت باش کاک پۆڵە سڵاوی خوا دەوێم کاتت باش لە برای بەڕێزم لە کارمەندەکانتان دەکان کاگەن وەردەستخۆشی لە تەوەرەکە کەم بەرسا سڵام سەرەتا لە دڵەوە سەرەتا لە دڵەوە دەستخۆشی لە برایانی کۆمەڵی دادگەری دەکەم ئەو هەڵوێستە جوانە لە کەرکووک نواندیان ڕاستی ئێوە ئەو ئەمڕۆ هەنگاوێکتان نازەی شانازیە لە کەرکووک برایانی کۆمەڵ دەستخۆشیتان پێ دەکەم بەدڵی ئێمەیە بەدڵی کەس و کاری شەهیدانە هەنگاوەکەتان ئێوە دڵسۆزن دەلمانتان ئەمڕۆ بەڵام بەم هەنگاوە نەوەستن ئێوە سەرەتای حزبەکانن یەکەم حزبن یەکەم جولانەوەن سەرە ڕای خەباتی شاختان دژی داگیرکەرانی بەعەس و سۆپێنێتی عەرەب بەڵام ئەمڕۆ سەلمانتان ڕێزکەکەتان بەرنەداوە داوای ئەو کۆبوونەوەیەتان کرد ئاواتی هەموو کوردێکی شەرەفمەندە دڵسۆزە نیشتیمان پەروەرە چونکە ئێوە درکتان بە مەترسیەکان بەڵام تکام وایە نەوەستن بەیاننامە لە دوای بەیاننامە دەکەن ئێوە ئێستا هەنگاوی یەکەمە چونکە پاس پرۆسەی سەرژمێری یەکتر دەبینینەوە خاوەنی یەکێتی و پارتی بین کەرکووک ئاوە و ئاوڕۆیی وەکو حەویجە وەکو مووسڵ وەکو دەیان شار و شارۆچکەکانی تر بەو شێوازە هەمویان لەدەست کرد تکاتان لێ دەکەم دەتانەوێ دڵسۆزتر بن درێغیتان نەکردووە واستەتان تێخی لەگەڵ میلەتەکان چونکە ملەتی کوردستان لێکراوە ئەوەی پشتیوانی لەستەم لێکراو بکا خوا لەگەڵیتی دەبارەت بە تەوەرەکەت کاکەنوە تەوەرەکەمان کاک پۆڵە کاتی دەوێت بابەتەکە بەڵێ کاتی دەوێت بەڵام بۆچی ئێمە خۆمان ئەو عێراقەمان دروست کرد لە 2023 بەڵام ئێستا زۆر پێگەمان لاوازە وەکو دەسەڵاتدارەتی هەرێمی کوردستان بەرامبەر بە بەغدا ئەمن تۆزێک ڕام جیاوازە ئەندە برایتەوە ڕۆژنامەکان شایەتی ئەوە دەدەن کاگەنوە بەڵێ گیان هەر لە 2006ەوە باوەڕم هەردەنگم نەدا خەریک بوو دەستورەکە کاگەنوە نە لە سە دەستور نە لە سەی سیستا باوەڕم پێ نەبووە سپاس بۆ خوا دوات پشتە فێریان کردوین لە ڕووبوونەوە بەرامبەر چین ئێمە بەرامبەر چین بەرامبەر وانی دڵتەنگێن دەڵێن عەرەب ئەوانی پێیان وایە عەرەب فریشتەیە سۆفێنینە با بستە قورمات و بەس یەک دقە وەکو کاروانش لە هۆڵەندا باسی کرد یعنی ئێمە بۆ گلەیی لە تورک و لە عەرەب و لە فارس بکەین لە کاتێکە ئێمە خۆمان 33 ساڵە حکمی خۆمان دەکەین فەرموو چ دەردێک بۆ ملەتە دەکەن بەزوارم بێ قسەم لە تەوەرەکە نەکردیە بەمەستم بۆ گلەیی لە عەرەب و بامە بەر لەوەی گلەیی لەوام کە گلەیی لە خۆمان بکەین ڕوونی کەمەوە ئێستا ڕوون دەبتەوە کاگەنوەر لە لای برادەرەکانیشم بە تایبەتی ئەوانە من مناقەشە گفتوگۆ لەگەڵ ئەوانە دەکەم کە دەنجیانەداوە بەدەستورەکە چونکە سروشتی مرۆڤ خواوا خەڵقی کردووە کاگەنوەر مانای نییە تۆ خاوەن کاگەنوەر دەنگم دێ بەڵێ سروشتی مرۆڤ فترەی مرۆڤ حەزی بەناو کۆت و زنجیر و قەفەز نییە خوای گەورە کە ئێمە کوردستان خاچی ئێمە بۆ زمان و کەلتور و دابوونەریت و هەموو شتێکمان جیایە
وا پێداوین لە 2003 بەرەو قەفەسەکە ڕۆیشتنەوە ها گلەیەم پێشی سیاسیەکان بەناو ئەکادمیستیەکانە نووسەرەکانە ئەوانەی هەڵدەپەڕین دوکە بەندا دەساوەیەکی مێژووی 150 ساڵم لە بەردەستا لە مووسڵەوە تا حەویدە کاتێک کە هاتن سیان کرد ئەوە پێویست ناکە باوەڕیان بەو دەستورە بوو کاگەنوەر سەیرەکە لەوە دەڵێن کورد لاوازە ئێستا من ڕایشترم هەیە کورد هەر بە لاوازی چوە بەختا کاگەنوەر بەرامبەری سفر بوو ها بەرامبەری سفر بوو سوپانە بوو جێ لە براد ڕاگرا چونکە بەنکەوتی کۆمێتەیە سوپانە بوو کورد برسی کردەوە سونە بەشداری نەکرد بوو کۆڵان بە کۆڵان دەگەڕان من بەرپرسم دەکردەکانی کورد کۆڵان بە کۆڕان دەگەڕان لە دوای سنەیەک دەزانی چیان دیتەوە صالح مطلق چیان دیتەوە من ناگادارم کاکە نووسیومە دەگەڕان بۆ جوانکاری بۆ پرۆسەی سیاسی عراق صالح مطلق یەکەم سنە بوو هێنایان لەگەڵ پاسەتی لە ئیمارات و ئەولایەنیان کەواتە خۆی ئامادەیە ڕووی کۆمەڵاتیەوە دەبێت بازەوە بکەیت ئایا ڕووی کۆمەڵاتیەوە لە ڕووی دەرونیەوە یاسی کورد تاچی کورد پیاوی ئاینی کورد نووسەری کورد پزیشکی کورد بەرامبەر عەرەب ڕایگرە خۆی بەکەم دەزانێت نازانێت بەدڵنیاییەوە بەو توێژینەوانەی کردومانە بە بەڵگە تووشی شەڕیش بوومە ئەلای کنی ڕێزم هەیە لە سەتا حەفتای کورد خۆر بە بتوک دەزانێت بەرامبەر بەعەرە سوێن بەخوا دەتوانم ئەگەر دەی بەڵگە و توێژینەوەکە لەسەر دکتۆر کردومە لەگەڵ بەپرس کردومە لەگەڵ هاوڵاتی سادا بەقاڵ کە عەرەبێک دێ خۆی بەکەم دادنێ کاگەنوێت کەواتە کە چوونە بەغدا خۆیان بوو ها عراقمان بژیاداوە ئێمە دڵسۆزی عراقی دەرکردە هێناوی پێناڵە بڕۆ ئەرشیف شانازی بۆ دەکە دەڵێ یەکەم فەوجی سوپای عراق خۆم دابەتە هەر خۆشی پاشان لە 16 ئۆکتۆبر دێک سوپای داگیر کرا ئەوەت لە چی ئەمەد لە چی ئەوەت لە چی پێم بگەی لە لۆڕی کۆمەڵاتیەوە قالێکی تر کاگەنوەر بۆیە کورد بە لاوازی چووە داوان بەرەبەرە ها بەرەبەرە بەهێزتر دەبن ئێمە هەر لە خاڵی سفرین ئەوان بوو لە ژمارە ها کاگەنوەر ئەوان بوو لە ژمارە پشتیوانی نێودەوڵەتیمان هەبوو دەستەنەیان هێشت کاک نەیان هێشت بەرلەمانیان داخست کاگەنوەر بەرلەمانیان داخست ئەویان ناردۆ ماڵێ ئەویان کە پشتیوانی نێودەوڵەتی متمانەت نەما سەر کۆمارەت هەیە پۆستە دەڵێ ستەمی لێ دەکەن بۆ لێ دەگەڕێت سەر کۆمارەکەت ستەم لە کورتکەوە زیرەکان لەوێنین چ دەکەن پیاو دەچینن توور دەچینن کاکۆڵام سپاس دەکەم پەیوەندی ترم لەگەرە زۆر سپاس دەکەم زۆر سپاس دەکەم بەڕێز کاک یوسف سڵاوی خوا دەبم کاتت باش بۆ لاوازین بەرامبەر بە بەغدا کاک یوسف بەڕاستی لاوازین لەبەرەوە ئەلباش دەکەین وەگایەتی ناکەین لە تاقنین گەندەڵین ئەمە ئەوەسەر مشکلەمان هەیە بەسەوەی بەڕێز باسەکەی ئەم عەزەکەم باسکەم لە لاوازی بەقوەتی هەرێم لە بەرامبەر عقبەت ئەزمەتیەکان ئەمن فکری علمیم هەیە فکری علمی لەسەر سیارەیدان لەسەر هەلیکۆپتەری هەیت هەلیکۆپتەری بێدەنگ سیارە بە ئاو سۆمەنی بڕواتن کە ئەوە بیتن ژینگەی باشە دۆست ژینگەیە سیارە مەسەلەن تحدید سرعەیە بیتن لە سرعەتی بۆ تاقیدا بێتەوە کە لە قەسیان لە هەشتای کاتن مەڕواتن ئەو عقبەتانە لازم دەگرن گوێ لە کەس ناگرن جێ مێرانێن بەکو هەل تەواخەشم دەکەن تەوتەکم هەیە ینی درۆی ساغدار دەکەم دێن ئەو سەرتە شوێنیە شوێ و دەبێت تاکە بەس کتابە ڕیاستەدانی عەلی سەلاحەدی لەبۆ دەستەکانت خۆش کاک یوسفجان دەستەکانت خۆش کاک حەمەڕەشید لە ژاراوە سڵاوی خوا دەبێ ئەو کاتت باش کاک حەمەڕەشید جان 3 دقەت لەبەر دەستە کاک حەمەڕەشید دوای بانگە 3 دقە قسە بکە دەستت خۆش وڵا داکەمە 3 دقەت تەواوی نەکەم بە دەستوریش تەواوی ناکەم پەیوەندی تریش هەیە وەڵا بەس فەرموو دەی دەست خۆش بێ ڕێزم بۆ جەناب و بۆ وەستافەکە بۆ بینەران چاوی کاک پۆڵای ماز دەکەم بیسی نێشەوە بەس باشتێکی هەر لەگەڵ خەم بەس من پرسیار دەکەم لە دەسەڵاتی کوردی بە هەموو لایەنەکانیشەوە کە کاتی خۆی دەسوور نووسرا چیان بەدەستەوەیە بۆ کورد لەسەر مەسەلە نەتەوایەتیەکەی ئێنابێ نیشانمان دەبڕێ ئەوەمان کرد یەکەمان سەکتێمانی نازانین چی لەسەر بڵێین دەڵێ بە یەکەوە ژیان ئێستا بە یەکەوەش ناژێن لەسەر عێراقێکی یەکە تو ئێستا ئەوەش نییە بەس ئەوەن دەما جواب دەنەوە برایانی بە تایبەتی دەسەڵات چیان وەدەستێناوە
لەجێ چاو ئاژاوە ماڵوێرانی بۆ میلەتەکەی بەولاوە بەس ئەوەندەمان پێ بڵێن کێشە نەتەوایەتەکەمان گەیوەتە کوێ دەستەکان خۆش کاک حەمە ڕەشیدیان زۆر زۆر سپاست دەکەم بەڕێزی بە قوربان دەچمە سوار قوڕنا بەڵێ باوشی سڵاو ئەگەر دەنجی تەلەڤیزیۆنەکەت کەسکەی ئەمن سپاست دەکەم سپاس بە بەڕێز بەڵێ زۆر سپاس زۆر سپاس کاک ئەنوەرجان پێم خۆش بوو تەوەرەکتان لەسەر باسکردنی سوپای تورکیا بکەن کە هاتوتە ناو خاچی هەرێم بەڕاستی نەهانی تەواو بەڕاستی ئەو سەرکردانەی ئەو سەرکردانەیە کۆتا سەرێزکان بخەڵکیان بێزارە نەهانی ئەوانە خاچیان فرۆشتووە بۆ خۆیان لێکلا ناکەنەوە داخوا سەرۆکی پارتی ڕێی پێداوا بێتە ناو خاچی هەرێم یعنی دەستی دەکەت تێکە لە سوپای بەڕاستی تورک هیچ خۆشیمان لە تورک و عەرەب نەبینیوە لە فارس نەبینیوە کورد هەتا لە ژیانی داباتەها هەتا لە نەوەتیۆکە لە هەشتاکانەوە شەڕ بووە کورد معنی خەڵک هیچ خۆشی نەدیوە بەڕاستی زۆر عیبە بۆ ئەو سەرکردانە کە خاک دەفرۆشن کە دەست پێکەم دەکەن لەگە بێگانە بەڕاستی معنی دەبەری بازینان هەتا سەرێزکان بێزار بووە سوپای تورکیا خاچی داگیر کردووە بە قوڵەی 35 کیلۆمەتر زیاتر ئەو بکۆ بارەگاکەی تورک بە فێڵاپەکەی و نازانم چوت پێمابی تورک لە عەرەب قەسمتنیە باوکی سڵاوجان دەستەکان خۆش بێ ئینشاڵڵا تورکیا خاکن لێداگیر دەکات مەبەستی چییە؟ بەڵێ دەستەکان خۆش زانیاریم لەسەرێ بە بۆچینی خۆم تورکیا لە مێژە دەیوێ مووسڵ داگیر بکە کەرکوک داگیر بکە ئەوانە بە حیسابی خۆی ئەوەلم بە بۆچینی خۆم بیجێرتەوە سەر تورکیا وەکو ئەوەی کە ویلایەتی مووسڵی قەدیم بەڵێ دەستەکان خۆش زۆر سپاس دەکەم ناوبڕم هەیە زۆر سپاس دەکەم زۆر سپاس بە قوربان زۆر سپاس گیانەکەم دووبارە سڵاوتان لەبێ بەڕێزان و خۆشەویستان گەڕامەوە خزمەت ئێوەی بەڕێز و خۆشەویست باش بابەتەکەمان ئەوەیە کە بۆچی ئێستا هەرێمی کوردستان لاوازە بەرامبەر بە بەغدایە بەرامبەر بە عێراق پێشی ئەو ناوبڕاتسان پەیوەندێکمان وەرگرت ئێستاش پەیوەندیمان لەگەڵە بەڕێز مام جەوهەر لە کۆیە سڵاوی خوارد لەبێ ئێوارە باش دەستەکانت خۆش فەرموو دەڵێم لە وڵاتێ بگەی دڵت پێ خۆش بێ بەڵێ نەک کۆیلەی ژیان و خەممیوانت بێ با بە یەکێتی پارتی کوردیان دۆڕان خۆیان دۆڕان ملەتیان دۆڕان سامانیان دۆڕان ئەوانە کۆیلی دوژمنن کۆلی تورک و عەجەم سەرمیان بەیەک نییە اتفاقی بینە تاڵەبانی بارزانی سەرۆک کۆمەڵ ئیبراهیم ئەحمەدی ئەیدی کە سەرۆک شێری و سەرۆک حکومەتی نۆمانە بارزانی ئەو دوو هەروە بیرێن و یەکتر لێ دەدەن خۆیان سوک کردێ بەرامبەر تورک و عەجەم بەرامبەر عێراق بەرامبەر هەمووی عێراق سعیبێتی ملت سعیبێتی ئەو ملەتە چەوساوی دەستی ئەو دڵادانەیە ئەو ملت دڵی بە هیچ شتێکی خۆش نییە ئەوەی خاوەن حەقە لە ناوچەوە ئەوەی ئەمن استخبارات و جاسوان پارتیە بوویتە پیاو ئەو دوو بنە ماڵەوە ئەو دوو حزبەش ئەوانەیان دەوێت ئەنفال چی کورد کوێش جاش ئەوەیان دەوێت داوی پێویست ناکە ئەو هەموو خۆ پێشاندانەکرا ڕێژمێ لۆ کاک مەلا عەلی بۆ نهاتە سەردادەی لەگە ئەمن حەقم لەسەر سەلاحەدینی نییە لەگە تورکیا بوویتە یەک ئەمن حەقم لە سەوی نییە ئازاری دیتێ لە مام زەوهەر جان بۆ نهاتە سەرخەت ڕێگەم لێ بدە ڕێگە یەک دقە با خزمەت بکەم زین چۆنە یعنی ئەمە ناکرێت قسە هەر فڕێدەین هەر قسە فڕێدەین ینی ئەمە مامۆستا سەلاحەدین محەممەد بەهادین ئەمیداری گشتی یەکگرتووی ئیسلامی کوردستان و یەکگرتووی ئیسلامی کوردستان حزبێکی محتەرەم و بەڕێز ناکرێمە بەو نوع کاکە لە قەناتەکەی ئێمە کاکە لە قەناتەکەی ئێمە قسەش بەمە بڵێ قەیناکە هەموویان لە من بێ هەموویان لە پەنا ئاڵای کوردستان لە پەنا خوێنی سەید و ئەنفال بچکمیا باران ئەوانە کوردیان بەرەو چەوسانەوە بێت ناکرێت دەسەڵاتدار چێە دەسەڵاتدار چێە خەڵک بەرسیە هەمویان تێرە وەزعیا پولە معاشیان تاکە سیارەیە خەنیان قەسیان باد و سەرانیان هەموو شتێکیان هەیە ئەدی باسە لێرەوە نەفتی کوردستان دەستا ئەفغانستان لەوێ داگیر کرا ئەدی بۆ بە جواب نایەن کاکە وەڵا بە جواب هاتینە قسەمان کردیە یەکێتی پارتی تاڵەبانی بارزای حزابە سیاسەکان و گۆڕانە یەک دقە مام زەوهەر بەڵێ هەر ئێستا ئەو قسانەی کە جەنابەت لەسەر ئەو شاشەی کەناڵی ئاسمانی پێیان دەکەی
دنیاش بەس یەکدا کاول بێ ڕێگەت دەدەن لە کەناڵەکانی دەسەڵات ئەو قسانە بکەی؟ آخر کاکە کەناڵی دەسەڵات تەقایستا ڕایتۆ هەیە کەناڵی دەسەڵات ڕایتۆ نییە بۆ لەبەرەوەی گیرگرفتەکە ئەوان دروستیان کردیان ئێمە کە جەنابەت ئەوانی نایزان هەموو شتێکیان هێت گیان لەوەی نییە ئاگام بەرسێ برسی نییە ئەوانە کاتەوە دیناری خۆیانە و ئێستا ملیاردێرە لەکێ بوو بەبەستم ئەوەیە کە تۆ ئێستا لەو کەناڵە مام زەوەر لە خاری بابە دەستە دەزیرەی ئیساڵە دەزیرە چی لێە هاتەکی بە 6,000 دۆلاری دەکردنی کێیە ئەدیلو ئەمە دینارم لە باغەنیا تو دینارم لە باغەنیا هەزارات فەقیر دیناری چاوەڕوانی مەعاشەکیە جوابی چێ قەتابارە هەمووی بەربرسیارە بە تایبەتی شێتی پارتێ و دبنە ماڵە دەستەکان خۆش ئەەکان گۆڕانیش دەوان سەبەب کارترا ئەوە دوودا فێڵی لێکراناتە دەرێ دەستەکانت خۆش ئەو بیری لە خۆی لێدا گۆڕان بیرێکی گەورەی لە بۆ خۆی لێدا با پێ برێم کەسی احتیباری نەمایە بۆ ئەحزابە سیاسیانە ئالەم خواخوایتی بگەڕێتەوە سەر بەغدایە کۆتایی بە وەزعی ئێستا بینی ڕێزمەیە بۆ احترام بەڕاستی دەستەکانت خۆش میلەتێکی جەلسا حکوومەتێکی گەندەڵ دەستەکانت خۆش زۆر سپاس بە قوربان کاک سالار لە هەولێر سڵاوی خوا دەبێم کاتت باش بگورە ئەگەر تۆ زەگڕامگرتی سپاس دەکەم فەرموو بەڵێ فەرموو ئەگەر دەنجی تەلەڤیزۆنەکەت کەسکەی سپاست دەکەم عليكم السلام ورحمة الله سپاس بۆ بەڕێزت فەرموو إن شاء الله إن شاء الله على صاري بابنا بس سودوها لما صاروا أولياء سليمان حتى باسك لوا زور داري فارس أشتاب فيران أشتاب في فاران نبضالي فارس قديس لو إيران إيران هذا نقص أم تنا جيشتم لو قصة زنابت كاك سوران كاك سالار تو شخص يقول فارا أو دوري ده يا ويكش فارا من لو درا ولا لما صاري هؤلاء سليمان يجوا أنجز بلا تانكدا حتى أوشت لما صاري هيش تقنية ليرة والله من أو بابتم جولي بو بلام وردكاريكي نازانم چۆن چۆنیە خۆی ئەوەی قازانج بی بۆ خۆیانە بۆ من و تۆ نییە ئێستا پارە وەرگتن باە زەرەر باە زوی وەردەگرتی ئینشاءالله 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 لبرا ايوا تماشا كم بدوادات كلوشتان كم اوندا صوتي خشتان زاتن ان شاء الله پشتیوان بخوای گەورە شباب زاد مال پیشا شوي هرم كردستان برامبر حكومه العراق لا ظهرين كردستان كاك مسؤول كان يا مخرج خويا هم خريجي بوست على خويا لبغداد لجوانا قبل ما صبنا لجو دورة خويا لمزرعي مزرعة الأخرى دخلنا كان دي بهذين كردستان وتشوعات خارجي لا يدهش لا جسمه في قصة نقص هذين كردستان لما أنا بس ودي صارت كودي فوقها باش دەستەکانت خۆش دەستەکانت خۆش کاک سالار جان زۆر سپاس بە قوربان کاک هاوڕێ حەچیم لە زەردەدیکا و سڵاوی خوات لێ بێم کاتت باش بە قوربان سپاس بە قوربان بۆ تۆش قوربان بەڵێ گیان کاکە نۆرگیان ئەبێ ببووری تۆ خەڵک تەلەفۆنەکە من ئەزانم بەدۆی تۆ نییە ئەزانم ئەو شتەی واشدا کاک هاوڕێ حەچیم کاک هاوڕێ حەچیم زانین چۆنە ئێستا ئەمە باس لە دەسەڵاتێک دەکەین کە گەندەڵە بەڵام ئێمە ناکرێ ناوی شەخص بێنین قسە بە خەڵک بڵێن زۆر جوان زۆر جوان زۆر جوان کاکە نۆر من بۆ دوو شتێکە ڕێنمەوە ئەم داماوی خۆمانە بەرامبەر بەغا ئەمە یەکیان ئەوەیە تۆ ئاغایەک 100 ساڵ بەلەیسا ئاغاوە ئیسەر نەتەوەی نەتەوەکەیشی بە تەمایە هەر ئاغایە بکە هەر خەڵک خزمەتکاری بکە ئێمە وڵاتێکی کەمین سێ مەحافەزەین بەرامبەری بەغایەکی 24 دەوڵەتی کە ها لە پشتی ئێمە هەر ئەوەنە دەسڵاتمان هەیە ئەمە ڕاستیە واقعیە من دیفاع لە زاڵم ناکەم بەخوای گەورە هەتا مێروچەیە زۆڵم لە مێروچەیە بکە من دیفاع لە مەزڵۆمەکەکەم بەڵام ئێمە یەک بەرامبەر بەغا ئەمە یەک دووهەمیش ڕێزم هەیە بۆ هەموو سەرکردەکان چونکە هیلاک بوون ئەشەوبلا ڕاستیان کردوەوەیان دیها نەوتەکە ڕۆی لە ملەکە چووە ئەو دیوە
یەک بەربربان ناوینەوەن لەوەتی ئەوە ئێمە نەوتمان کردە ئەو دیوە پێگەی واللهی برا ئەوە ئێمە بێئەقتیبار کرد واللهی نوری مالیکی لە کەنارێک و مخابەلەیان کرد وتی ئەم نەوتە بۆ خەڵکو فەقیر و هەژاری کوردستان وایە پێم خۆش و بە پەنجەی دەست ئاوای کردەوتی بە پەنجەی دەست تێ چوارێ ئەیخوا یعنی هەر هەموو کەسە زانێ کاکە نوور یعنی تۆ سێرکە سێر سیارە و ماری کە تۆ سێر ڕێوەڕۆینی کە سێر خەیاتی تایبەتیان هەیە یعنی هەموو شتێکیان تایبەتە تەلەفۆنەکەن ئەوەم بۆ ئەوە وا لێ بکە ئەوە فەسڵکە ئەوە وا لێ بکە یعنی ئەمە قانونی نییە چونکە حکوومەت ئەبێ حکوومەت بێ حکوومەت باوکی میلەتە باوکی قانونە یعنی ئەگەر ئینسان قانون بزانێ واللهی پێویستی بە هیچ شتێک نییە بەڵام من بۆ دوو شتێگەڕێنەوە یەکەمیان درۆ دووهەمیان ئێمە بەرامبەری ئەوانی سوات پێ ناکەن تۆ سەر کوڕە ئاغاکان کرد سەریکە ئیسەی فەقیر و هەژارە بەهات یعنی هەتا هیچ مەسوول لە کات حساب بۆ فەقیر ناکەن دەستەکانت خۆش کاک هاوڕێ قوربان سپاس بۆ قوربان زۆر سپاس کاک عەبدوڕەحمان مامۆستا عەبدوڕەحمان سڵاوی خوا دەبێم کاتت باش بەڵێ مامۆستا عەبدوڕەحمان السلام عليكم. وعليكم السلام ورحمة الله. أستاذ أنور من كيشي هيت خشبكم دمي ببرسن عراق لقل كيف فدرال يعني لقل كيف فدراليتي أنزام دايا نظام فدرالي سويسريا فدرالي ألمانيا يعني نظام والله بەپێی ئەو دەستورەی کە لە 2005 زۆربەی زۆری گەلانی عراق دەنجیان بۆدا ئێمە لە هەرێمێکی دیموکرات و یاخود با بڵێن دیموکرات ناوەڵام داوای لێبوردن دەکەم لە هەرێمێکی فیدرالی لە عراقی فیدرالە نازانم ئاوایە ئیدی لە دەستور هاتووە بەس ئەتو پێم بڵێ مامۆستا عەبدوڕەحمان بۆ لە کاتی پەیوەندەکەیت جەنابەت ئاوای لێ دێ والله اگر فدرالية هذه بس للتقسيم طالان يعني هاو مسيرة طالان سياسي فدرالية احتمال بس لو بواري هذه او دبابين أصعدي برد بين سيرة كرد بلاواز بحثلا برد أبدا لاواز يعني خرخصة في الوقتيسة فمن بلاوازي هذا في أقل هوازي ما مستنبتكي خاون او العوض خاون يعني ملتكي خاون هيرتدي فرمو او هم قرارات او هم بالرياري خدر لكي لمحكمين بناو اتحادي يان مماطلة يان هر تنفيذ ناسا طابرنا دي اگر يخد العوض دي كودتاني سرتيتي لخوي بهي سربكا اوائل سي احتمال هيا كعراق عراق لست أساس في بيدنجا أولا يعني شريك أولاد أخوة يعني لنا توي خوي بيزار بيزي لكلمة كرداتي بيتوا حتى دوسة صالي تريش يعني أوتي حق العلم دزانين عراق تقسيم دكريت في صالح حتى أوتي فاشي شري أكتوبر طبعا إسرائيل في خبيري لهم بوارس ياخذ يجلوان هنري كيسنجر بالريال درا تقسيم عراق بكري او انا صدقان كعراق تقسيم بكري تقسيم بكري حتما او منطقه 160,000 كيلومتر كردستان التحاق بتركيا دكاتوا يان دازير دكري او قالوا صار او اساسي والا له مشكله العماريه يعني لبصره يعني لناصريه الرودة فورا حكومه بخوف مدافع وهليكوبتر ودقاتي خير السي صالة أمي تصميمي أو هرتي مخرات كرا هرتي باشا خراب كرا أو ده صبري بقرة والآتي أعظم صافي انت استاكمك مشكلة انتخابات وهالبزاردين أولا تيسا كمك دستي خوش الكن صافي انتخابات صالة يصير أو نبي استرايا دبي استري أو يخوني في ونبي اندرايا الزاب ددري أستاذ أنور كرد لاواز مياه عراق ليدة ترسي وعراق ملكتي إيريا وآخر ستيش دموية بلهم أقالين ببورم دارة شيء من قتل السوفيانيت وصف مية الأخرى وزقا كردي سوفياني ما نحضايا استحال من بأورو ندقي السوفيان زن يزبو لجيشي نابليوني تار زاران بريندار كرا هر تار زاران كبرينكي صار رزبو التحافي بجيش دكردو دفاعي لخاشي فرنسا دكرد اما او سوفياني من اجر هبايا لباس از گزاردين بخمسات دەستەکانت خۆش بە قوربان زۆر سپاس دوا پەیوەندی کاک دارە سڵاوی خوا دەبێ
بەڵێ مامدارە بەڵێ بەڵێ فەرمو مامدارە. السلام عليكم ورحمة الله وبركاته. السلام ورحمة الله وبركاته. شكاكي جان برنامجك أي كان شتيكي باشا بلام أما لكيك ووسيته كهرباء واي واي نود واي بوشي أمي أجر برنامجك لسرهم كرنا والقرآن باي خلق تلفوني كردا زانياري باي خوشتر نبو باشتر نبو. أيش من هي؟ كوا أو ما هي كورا وديا ما بعمل تيو بلام بس تو بشوني كي تاريخ عبرو لايتك بينه بيش نابينه ببتر صبري لايتك بشر لسر أمزوي وكعاقبتك وجهنا ما يابو بحشت لايتك قرآن. ما حزم كرا وبلام. بالله. أي سبارت بعراق وبهريم سيتي إمام داره. والله بعمل تيو بلام وكغريب دسيتي هو بحياتي نابيني شاقي كغريب ناسي؟ لا والله. كغريب غرب. كغريب كغريب بيستو زار ميجورة اللي وعاتو بوير بونا وتا بس تواصلوا بين اخوان مخسيك بو كان جارك كتير تمام ما نكر فرموا إن ساحة فرموا بي إن الله وملائكته يصلون على النبي يا أيها الذين آمنوا صلوا عليه وسلموا تسليما ثاني يعني شيء لشر كابين سزار ملائكة جيش في غنبر إسلام وزي شكي لشر تراسي زار ملائكة الجاكاترا حضرتي جبرائيل هل يقرأ بشوي إسراء ومعراج طبقة عثماني كي أبرع لشوية تراسية كسن فأخشيناهم فهم لا يبصرون بقي عندنا خلق بس باب أقفانيل بكردار بيكا كرداري أو كياوش أخلاقي زور برزا خواهي قرر فرمنا أو بخشكين بعالمة إيه مدينة كزوان برين بريوا اللي هموشتكا باشا بين إن شاء الله دەستەکان خۆشمان زۆر سپاس بە قوربان زۆر سپاس بەڕێزان و خۆشەویستان سپاس بۆ بەڕێزانەی کە پەیوەندیان کرد سپاس بۆ برانی بەڕێز و خۆشەویستم لێرە و لە سلێمانیش بۆ هاوکارم بۆی کە و بەرنامەیە جێبەجێکرا خواتان لەگەڵ